ئێمە پێت بڵێم ئێمە ڕێکلامان هەبوو لە هەرێمی کوردستانە خۆتان زانن چی دەرخوادی خەڵکا هەموو ئافرەتی کردو بە مانگا کە ئەمە ناگونجێت لە کولتوری تۆ ڕێکلام لەبەروی خەڵکانێکمانە بێ ئەکادمی هەستن بڵێن سیناریۆکی جواندانێ بۆ ڕێکلامەوەی چی دەرخوادی خەڵکی بی وەنیە یان ئافرەتەکانمان بەکارێنن بە شێوازێک کە زۆر ئەبێن ناو ناتورێکی زۆر ناشیرینی هەبێ اینجا جوان لێ بڵاو بێتەوە اینجا دیعایە بۆم شامپۆی بکە اینجا دیعایە بۆم تایت و بغەسا لێ بکە ناکرێ بەڵێ مامۆستا یەک شتێکی تێمە هەستەکەم هەموو جار ئەوەنی خۆم جارە لەگە برادران شتا باسییانەکەین هەستەکەم جاران زۆر باشتر بووین وەکو ئەو فیلتەربەندی کە لە میدیا هەبووە بۆ نمونە من یەکێکی بۆ نمونە ئەوە دانیشتم لە مەریان یەکێکی وەکو هەمومان کە لە ماڵ بووینە قەدیم باسەکەم کە ئەلم قەدیمان خۆم تاوانمەوەنە گەورە نیە ماری 1970 بەس کە بۆ نمونە پێشکەشکارێکمانە بینی مانوت براوە چۆن گەیشتووە بەوێ بالفعل زۆر بەدرەنگی بۆ نمونە ئەمە ئەگەیشتە ئەو ئامانجەی کەناڵی بەڵام ئێستاوانە کابرا هیچ بەهرێکی نییە بەس لە سۆشیال میدیا تۆزێ ڤیوی بەرزە کوردی تەواو نییە هەر کوردی تەواو نییە ڕێزمانیان کوردی تەواو نییە فۆنەتیکی باش نییە ئاواکی چاوکی تو لە کەناڵێکی گەورەی ئاسمانیە بۆتە پێشکەشکار باڵ من با جیاواسی کرد بۆکم لێرە ڕاگەاندنی هیوایەت هەیە هیوایەتی ئەوەیە ئامانجێکی ڕاگەاندنی کەسابەتیشمانێ کاسب خەڵکێکمان هەبووە لە ئەلوانی کە جەناب باسیەکەی ڕاگەاندی وەکو هیوایەتێک وەکو مەرغوبیەک وەکو جوانیەک و جەمال وەکو شتێک لە نای خوا هەیە هاتووە وتیتی با پەرە بەم ئیشەم بەم توانایان بەم بچمە لایەنێکی ئەکادمی بچمە کۆلێژیەک بچمە پەیمانگایەک بخوێنم بۆی زیاتر و زیاتر لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی یاساکانی ڕاگەاند و لە ڕووی هەموو شتەکانەوە من باشتر بم هیوامانەیە نەخێر هیوامانەیە دەڵێ با بچمە بەشەکانی ڕێکی لە بەشەکانی ڕاگەاند بخوێن بۆی موچێک پیاکەم بۆی ئیشێ بکەم بۆی کەسابەتێ بکەم ئەمە زۆر جیاوازە سیرێکی ئەمەی بۆ ئەم ئیشە هاتووە دوجار بارێکی نەرێنیە بۆی پێچەوانە بێتەوە ناکرێ بە هیوایەتی خۆی نەهاتووە ئەڵێ با من بشمەر بۆی بم بە موزیعێک بۆی بچم کەسابەتی پێ بکەم نا تۆ وەرە بە هیوایەتێک وەریگرە من لە منداڵیە ئەگەر پێتان بڵێ من منداڵم لە ئیبتیدایە خۆت زای لە ئیبتیدایە هەم کەسێک مامۆستاکە پێی بڵێ حەزگی بچیە لە حەزگم بۆ مامۆستا وانە لە منیە پرسی مامۆستاکەمان لە ئیبتیدایە لەیکی بدێ حەزگی بچیە حەزگم بۆ ڕۆژنامەنووس ساڵێکیت بۆ باسیم ساڵی 1970 من 80 لە پۆلیەک بوو مامۆستاکەمانە و کاتەیوت بۆچی تۆ حەزەکەی بی بە ڕۆژنامەنووس ئەمە وەکو سەندی بێل بفرم و تیارێک سیارێکم بفرم و هەموو جیهان ببینم ئەو کاتە سەندی بێل بە فلام کارتونی سەندی لێ بێل هەبوو ڕۆژنامەنووس بوو کچێک بوو ئەگەڕا ئەمود من خۆمم کردی و بۆ کچە حەزەکەم منیش بم بە ڕۆژنامەنووسی هەموو وڵاتان بگەڕێم لەو کاتەوە ئەو ڕغبەتی ئەو یوازی خۆم هەبوو لەخوا بەزەتوانیم بەکەلۆرس و ماسەر و دکتۆرا و زیاتر و زیاتریش بێنم لە ڕگەاندنە بەڵام لایەنە ئیتیکێکی خۆم پاراستووە لاەن ئەخلاقی و ئەوەی خۆم پاراستووە نەک ئەوە فرامشکە کاتە فیلم کارتۆنەکانش کاردانەوەی هەیە لەسەر مناڵەکان کاردانەوەکان من زۆر خراپترە لەسەر تاکی پێگەیشت و جیاوازە و لە تاکی منداڵ سەرکی فلام کارتۆنی دەرخواردی ئەو منداڵە بەڕێزانە خۆش چاوگەشانی خۆمانەکەی فلام کارتۆنەکانمان ئێمە لە بەریتە ڕاگەاندنی تەندروستمانیە لە کەناڵێک نێودەوڵەتیەکانە وەری دەگرین و ڕاستە خۆ دوو کەس سێ کەس دوو کەس دوو کۆڕ تەرجمە و دۆهینەکەن بەڵام دوجار نازانین چییە هەم ئەفلام کارتۆنەکە لەگەڵ ئێمە ناگونجێ لەگەڵ کولتور و عاداتی ئێمە ناگونجێ هەم قسەکان ناگونجێ آخر لەکوێی تۆ دنیا لەکوێ هەرێمی کوردستانە لەکوێ کوردەواری ئێمە بە باوک بڵێن باوکە بەراز دایکە بەراز ئێمە منداڵەکەمان وا لەوەی فلام کارتون وا ڕاهاتووە کە بنەڵێ با منەڵێ باوکە بەراز دایکە بەراز ئەمە ناکرێ ئەفلام کارتونی جوانمان هەیە ئەگەر ڕاگەاندنێکی تەندروستە ئەتێ دەرخواردی کۆمەڵگەت بدەی بێ بەم ستێپانە بڕوە وەرە فلام کارتونمان هەمووی پەروەردەییە هەمووی وا ئەکە ئەو منداڵە بەگوێی دایکی بکە بەگوێی باوکی بکە ڕێکلامەکان باماشەوە ئەفلامەکان هەواڵەکانمان باماشەوە سێکی هەواڵێک پەخش و بڵاوکاتەوە هەر بێژەرەکە هەر کە گەیشتە ئەو سەعاتە ڕوود نایە بیکیتە ئەو کەناڵە چووکە ئەو بێژەرەکە هەندێک قساکە بۆ خێزانی نییە
لە خێزانە ڕوودنایە ئەو کاتی هەنێ وشە بەکار ئەو شانە بەکار کەواتە ناکرێ تۆ خۆدنیت تۆ کەناڵەکەی دەموچاوی جەنابەت ئەو دەموچاوە نییە کە ناوت فلانە ئێستا تۆ دەموچاوت ناوی کەناڵی دیمەنە ئەبێ بزانی چ شتێ بەخشەکەی سیاسەتی کەناڵەکەت بەم شێوە چکە ئێمە با هەواڵێک با سیاسەتێک دەرخواردی کۆمەڵگەمان بدەین سیاسەتێکی ڕوون بێ ئەعلامێکی تەندروست بێ چکە وەک باسم کرد لە هەموو دنیای خوا ئێستا ڕاگەاندن هێڵەکان دەکێشێ بۆ سیاسیەکان بۆ وڵاتەکان بۆ مشتەکە چکە ڕاگەاندنەکەت بەهێز بێ وشت بەهێزە قەتەرێک بەقەت ڕۆڵێکی نازام چیە بێ بەقەت کوردستان نییە هەموو عالەم ئێستا بەبوونی جەزیرە و ئیشی لەسەرەکە بەبوونی جەزیرەوە ناوی هەیە بۆ ئێمە ئەم هەموو کەناڵەمانەیە لە هەرێمی کوردستان بەڵام نەمانتوانی ئەم شتە بکەین لەبەرەوەی ئەو خەڵکانێکی کە هەمانە یەکەم بە ستێپە عیلمیانە و نەهاتوون ئەو ستێپە عیلمیانە زۆر گرنگراگەدارە